شێخ نووری شێخ ساڵح ئەڵێ گوێم لە ناڵینی کچێ بوو دوێنێ ئەیلاوانەوە، وا بە تەئسیر و بە سۆزەی وت دڵی ئەتوانەوە، دەنگ و ڕەنگی وانە بیسراوە و نەبینراوە لە کەس، کۆنە قەتماغەی برینی ناو دڵی ئەکولانەوە، ئەیوو دەم ڕووپۆشە تەنیا ڕووی نەپۆشیوین و بەس، ڕوبەڕووی خۆمان حقووقی ناینە ناو نسیانەوە، قەت نەبوو ڕۆژێ بەسەربەستی حەقێ داوا بکەین، وە بەشی خۆمان چینە ساحە و مەیدانەوە، ئەوەڵ و ئاخر خەتای ئەم ڕوڕەشەی ڕووپۆشە بوو، بوو بە مانەعمان نەچوینە کۆمەڵی پیاوانەوە، دایگرن توخوا فڕێدەن بیخەنە تەندورەوە، حەیفە ڕۆژی ڕوو ئەلێنە ناو شەوی دەیجوورەوە، زوڵمی ئەم غەدارە بۆ حوکمی مساواتی نەهێشت، جنسی ئێمەی خستە حاڵێکی لە پیا و پاڕانەوە، وە بەشی ئێمە کفن بووە لە دنیا و ئاخرەت، لێرە ڕەش لەولا سپی ببڕێ بە باڵامانەوە، حەز ئەەکەی پرسە لە پیران و لە پێشینانی خۆت، کێ پەچەی دیوە بە ڕووی خاتوونی کوردستانەوە، کەی پەچە بۆتە سەبەب بۆ عیفەتی جنسی لەتیف، کافری دڵ تیرە دەخلی کوا بەسەر ئیمانەوە، دایگرن بیگرنە ناو خۆتان و دەوری لێ بدەن، بەڵکو بیبینم بە چاوی خۆم بە ڕۆح کێشانەوە، لای بەرن توخوا فڕێدەن بیخەنە تەندورەوە، حەیفە ڕۆژی ڕوو ئەنێنە ناو شەوی دەیجوورەوە. تاکو ژن ئازاد نەبێ سەرچاوەکەی ژین لیخەنە، کۆیلەتی باوی نەماوە کیژی کوردی خۆشەویست، ڕاپەڕە هەستە لە خەو ئاخر چ وەختی خەوتنە. ئازیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێە، دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ بۆ یادی 8 مارس باسی دەنگ و ڕەنگ و ئەدەبیاتی ژن دەکەین. دەنگێک کە چەندین ساڵە کبکراوە و لە هەوڵدایە کە دەنگی خۆی بەرزکاتەوە و بێتە ناو مەیدان. بۆ ئەم بەرنامەیە زۆر بەڕێز دکتۆر شکریە ڕەسوڵمان ئەلارمان ئامادەیە. بەخێربەی دکتۆر گیان. سپاسدانە. بەخێر هاتی. خۆشحاڵم. زۆر خۆشحاڵین کە ئامادە بووی لەگەڵمانە دکتۆر گیان. سپاسدانە. خاتوو کاتیا یونس بە ئامێری تار هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە. بەخێربەی خاتوون گیان. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. دکتۆر ئێمە زانین هەتاکو ناوەڕاستی سەدەی 20میش ئەو ئازادی ئافرەت کە لە ئێستا ئێمە ئەیبینین لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکایە، یعنی ئەو ئازادیە نەبووە، لەوانەیە لە ڕێگەی ڕاگەیاندن و سینەما ئەم شتانەوە هەندێک شتی وامان بینی بێ، بەڵام ئافرەت هەر چەوچاوە بۆ تا سەردەمێکی زۆریش لە ئەوروپا و لە ئەمریکاشە. ئەم ئەنجامی کە ئیسا ئافرەت پێی گەشتووە لە ئازادی، وەکو ئازادی ڕادەربڕین، وەکو ئازادی ئەوەی کە بتوانێت ڕۆڵی خۆی لە کۆمەڵگایە ببینێت، لە جیهانە بڵاو بۆتەوە. کاریگەری ئەمە لەسەر ئافرەتی کورد چی بووە تاکو ئەم سەردەمەی ئیستا بۆ ئیستا؟ ئەم بابەتەتان بەڕاستی وەکو دەڵێ ئاوێکی زۆر دەکێشێت. بەڵێ ڕاست. من ئەگەر باسی ئەمانە بکەم، ئەو سەردەمەی کە ئەندامی پەرلەمان بوو، بەڕاستی گەشتێکی فراوانم هەبوو لە وڵاتانە، بەختەوەر بووم کە لە سوید و لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و لە هۆڵندا و لە بەرلین و لە پۆڵۆنیا ئەوانە بانگشتیانە کردم، هەر جارێ سمینارێکم ئەکرد لەسەر مەسەلەی کوشتنی ژنانە، لەسەر مەسەلەی جیابوونەوە، توندوتیژی سەبارەت بە ژن ئەکرێ، بە مناڵ ئەکرێ، ئەوکو لایەنێکی جودا نەکراوەی کۆمەلگای کوردی. دووسێ ئافرەتی سویدم بینی باسی چەوسانەوەی خۆیانەکرد لە ساڵانی 20ەکانە، ئەوانیش بەو قۆناغەتیە پەڕیون لە ناو میلەتە کاریگەری ئەوان بەسەر ئێمەوە. خۆ دەسانی لە ناو هەموو میلەتەکە بەسەلەی زات و مەوزوع هەیە.
ئێمە کەوەکو نەتەوەیە و هەمیشە چاوساوین لەلایەن دەوڵەتانی ئەقلیمیەوە بتەوێنەتەوێ و لە ناو خۆشمانە تا ڕادەیە کێشەمان هەیە ئەمانە ئەم کاریگەری تونند و تیژەی کە لە ئەوروپا بێ چەوەکو لایەنێک ئەبینین کۆمەلگاکان هەموو بەو ڕێگایە ڕۆشتون ئێمە میلەتێکین زوو شت وەرەگرین ئەگەر ئازادی بدرێ بە میلەتی کورد ئەتوانم بڵێم ئەمە بە یەقینی شەوانێ من بەڕێستان ئەڵێم ئەو ئازادی کە بە میلەتی کورد بگرێت زوو ئەگاتە مەبەست و زوو پێی لێدا ئەگرێ و گۆڕانکاریەکی گەورە دروست دەکات کێ هەستی ئەکرد لە دوای ڕاپەڕین ئەم هەموو گۆڕانە چ لە ڕووی سروشتیەوانێ بێت چ لە ڕووی عەقڵێتی ئافرەتەوانێ هاتنی ئافرەت و بەشداربوونی ئافرەت لە خۆپیشاندانە لە دەنگدانە لە پەرلەمانە لە ئیعلامە لە سلکی دیبلۆماسیە ئێستا ئاخر شت گۆڕانکاریە کە ڕوویاوە لە پێشکەوتنی ئافرەتی کورد ئافرەتمان ئێستا بۆتە فڕۆکەوان یعنی من زۆر دڵم خۆش بوو بەم لایەنە بتەوێنێتەوە سەرباری ئەم هەموو شتانە کە باسی ئەدەبیات دەکەی بەڕێزت کۆمەڵی ئافرەتی چاک چ لە ڕووی ڕوخسار و چ لە ڕووی ناوەرۆکەوانە خاوەنی دەنگی ڕەسەنایەتی خۆیانن کە مێینەن ئەگەر من شتان بۆ بگەرمەوە تواز دەکەی ئەم شیعرە ئافرەت وتوێتی تا دووە نییە وەکو بەڕێزت ئاماژەیە کرد پێشەوەی بینە ئێرە بە شیعرێکی بێکەسی شاعیر ئاماژەت پێکرد بە شیعرێکی شێخ نووری شێخ ساڵح دیێت ئافرەتەکە ئەدوێنیە ئافرەتەکە باسی معانات و ئێش و ئازارەکەی خۆی ئەکا کە ئەو بەوە ڕانەهاتووە کە پەچە بپۆشیە بەڵام ئەم هاتووە هانی ئەیە ئەمەیە پاڵپشتی ئافرەت ئەگەر پیاو لە پشتەوە بێ بە عەرەبی ئەڵێن وەڕا ڕەجل العەظیم ئیمرأة یعنی دوای هەر پیاوێکی مەزن ژنێکی مەزنی لە دوای ئەگەر من ئەمە پێچەوانش بکەینەوانە لە دوای هەر ژنێکی مەزن پیاوێکی مەزن هەیە هەردووکی دەبێ ئافرین بۆ ئەو ئەقلێتە ڕۆشنبیرە کە توانی هێزیەک ئیرادەیەکی گەورە لای ئەو ژنە دروستکە و باسی ئێش و ئازارەکانی بکە کە لێمە چەند چاوساوینە کەواتە بتەوێنێتەوێ کاریگەریەکە هەیە لەسەر تیشکی قسەکانی بەڕێزە حەزەکەم خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بۆ شەرەی فایق بێکەس نەسرین دەمێکە داخت لە دڵ داخل لە دڵمە شەرپۆش فرێدا چوا دەی شەرمە نەسرین دەمێکە داخت لە دڵمە گیرۆدەی بەندی ژیانت زوڵمە واه من پێتەڵێن چونکە لە سەرمە هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فڕێدە چوا دەی شەرمە ئەمڕۆ زەمانی عیلم و عیرفانە عالەم شەو ڕۆژ وە لە فرمانە فەرقی نێرۆمێنیە بیزانە هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فڕێدە چوا دەی شەرمە مەڵێ من کچم تۆش وەکو منی محتاجی عیلم و فەن و خوێندنی مەجبوری ئیش و خزمەتکردنی هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فڕێدە چوا دەی شەرمە دەم خۆش خەندەخان زۆر سپاس دکتۆر لە مێژووی ئێمە ئافرەت هەیە ئافرەتی ناودار هەیە کە وەکو زمانێکی پێش ئیستا لە مێژوودا ناویان هەیە و ڕۆڵی خۆیان بینیوە بەڵام ئیستا لەم سەردەمی ئیستەشا کۆمەڵێک ئافرەت هەیە کە توانیوانە چ لە سەر ئاستی ناوچەی چ لە سەر ئاستی جیهانی خۆیان بناسیێنن ئافرەتی کورد هەیە من زیاتر حەز ئەەکەم و ئافرەتانش باس بکەم کە لە بواری ئەدەبیات و نووسینە کاریان کردووە لەم ئافرەتانە چێت لایە بنمونە و حەزەکەی ئاماژە بەچێ بکەی بێژگەلەوەی کە بە ڕێزە خۆشە یەکێکی لەو ئافرەتانی کە توانیتە ڕۆڵی گەورە ببینیت سپاس کاک حەمید من ئەگەر ئەمە دەور بکەمەوە لە ڕووی ئەکادیمیەوە ئەتوانم ئەمە بەستمەوانێ بە ساڵانی شەستەکان ئافرەت بەزەقی هاتە پێشەوە بەڵام لەوە پێش لە ساڵانی 23ەکانە پیرەمێردی شاعر هەندەرێکی سەرەکی بوو بۆ بزوتنەوەیەک لە ناو
ئافرەتانی شاری سلەیمانی بەتایبەتی لەو سەردەمی حەبسەخانی نەقیبە توانی هانی ژنەکان بن کە ئەبێ بخوێنن و لە هەمان کاتیشە ژن فێری درومانیش بکەن لە هەمان کاتیشە ژن فێری ئەوە بکەن کە ئەمە میلەتێکی چەوساون پێویستە بە دوای حەق و حقوق هەتا ئەوە بوو لە ساڵانی چلەکانە تا پەنجەکان شۆڕشی کورد لە کوردستان و لە شاری مەهاباتە بە تایبەتی لەوێش کۆمەڵی یایای کوردستان بەڕێزدا ئەگەر بۆ پێی ئەو ناونیشانە ئەوانە دروست بوو ئەمە با بڵین وەکو بیدایەکی سەرەتایی ئەمە بەڵام لە دوای شۆڕشی لە دوای چواردەی تەمووزەوە بە دروستبوونی کۆمەڵێک ڕێکخراوی ئافرەتانی کوردستان و کۆمەڵی ئافرەتانیش کە سەر بە حیزبی شوێی عێراقی بوو ئافرەتی کوردی تیا بوو بتەوێنەتەوێ ئەمانە هاتنە ناو مەیدانەکانەوە بە شیعر بەلایەنی سیاسەتەوە بەلایەنی ڕۆشنبیریەوانە هوشیاریەکی کۆمەڵایەتی و هوشیاریەکی سیاسیشیان لە ناو کۆمەڵگا دروست کرد دکتۆر بورە حەزەکەم ئاماژە بە چەند کەسێک بەم وەکو ئێستا من ئاماژەت پێکەم مەلای گەورە وەکو خادم مەلای گەورە یەکەم کەس بوو کە هانی کچی خۆیدا دەبێ بخوێنێ ئەمە خۆی لە خۆیدا ئەتوانم بڵێم شۆڕشێک بوو بە پێی ئەو سەردەمە کە لە شاری کۆیە ئەمە ڕوویدا سەرباری ئەوەش ئێمە من ئێستا کتێبێکم بەدەستەوەی ڕۆڵی دەستەبژێرانی کورد لە پێشخستنی هزری نەتەوایەتی و هەروەها کولتوری کووردە هەرچی سەرکردەیە کە دروست بووە چ لە باکووری کوردستان باکووری کوردستان چ لە ڕۆژهەڵات هانی ژنەکانی خۆیانیان ناوە ئێستا بنەماڵی بەدرخان تۆ بڕۆ بێژویان دەورکەرەوە هیچ جەمیل پاشا ماڵی جەمیل پاشا ئەم بنەماڵانە کۆمەڵێک ئافرەتیان هێناوەتە پێشەوە با ئێمە زەقتر بینە پێشەوانێت چکە باسی ساڵانی 60ەکان و 70ەکان درخانەکانی چیان سەماکەری بالێ بووە ئەوە کچی بەدرخانەکان ناوێ سەکیەی ناوبوو لەیلا بەدرخان لە میسر جوانترین دەوری بینیوە ئەمە چۆ فەڕەنساش ئەو ئافرەتە بەڵام هەتا ئەو کاتە کەم کەس لەسەری ئەنووسی ئەوەی کە لەسەری نووسی توانم بڵێم لە 2015 بەزەقی لەسەر لەیلا زانە نووسە و ئێستاش کە خوشکێتی خزمێتی سینەم بەدرخان ماوە لەناو ئەو بنەماڵەیەدا ئەمانە ئەتوانم بڵێم ڕچەشکێن بوون و لە هەمان کاتیشە ڕێپشاندەر و لە ریزی پێشیشەوە پێشنگ بوون بۆ سەرهەڵدانی بزوتنەوەیەک لە ناو ئافرەتانی کوردستانە تۆ بتەوێنێتەوێ کە ئافرەتێک شۆڕشی ئەیلول کە ڕوویە ئافرەتمان چه دەورێکی هەبوو دەورێکی سەرەکیە بوو لە پاڵپشتی مێردەکەی و هەم دەوری تەتەری ئەبینی و ناوێکی هەم بوشنە قوربانی لە ناو ئەو شۆڕشە وەکو لەیلا قاسم بەڕێزە ئەمە و هەم ڕێکخراوەکەیشیان ڕۆڵێکی مەزنیان هەبوو کە توانیان لەگەڵ سەرکردەکانی خۆیانە وێنە بگرن لەگەڵ عەبدولکەریم قاسما وەکو سەرۆکی ئەو سەردەما وێنە بگرن بینە سەر مەسەلەی ئەدەب بەڕێز باسیەکە من لە شاری سلەیمانی ئافرەتی وامان هەیە دەتوانم بڵێم بەپێی ئەو زەمەنە ئەگە تاریخ وەربگرین ڕچەشکێن بوو ئەرخەوان ڕەسوڵ کە ناوی هینی شانازیەکەم کە لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی پێکەوە بوون و تا ئێستاش یەکەم ژنە کە توانی دیوانی خۆی چاپ بکە پێکەوە چوینە ماڵی کامەران مکری داوامان لێکرد پێشەکیە بۆ ئەو کتێبەی کە ئێستا بە ناوی یەکەم نۆبەرەی بە ناوی خۆشەویستەوە حتا کە شوشی کرد کچەکەی ناو ناخۆشەویست ئەمە یەکەم ئافرەت بوو کە ئەتوانم بڵێم لە ڕووی ناوەرۆک لە ڕووی ڕوخسارەوە زۆربەی شیعرەکانی کە ئەی خوێنمەوانەیە لەسەر نەمت و شێوازی کامەران مکری زۆر شعری ئەوت و ئەو شیعرە جوانانەی پیرە کامەران مکرێک و ئەمی زۆر لە زۆر شعرەکانە دەستنیشانە کردو و پێشم وتووە زۆر ئەمە بەلایەکی تریشە عەشقی شیعرەکانی هێمن مکریانی بوو چەند جارێ من و هێمن مکریانی و چەند ئەدیب و نووسەری ئەچوینە ماڵیان زۆر حەزی لە شیعرەکە یعنی شیعری وای هەیە ئەوە ئێستا مەجال نییە پێمان خۆشە بێگەر یەکی لەو شارانەمان پێشکەش بکەی لەگەڵ لەسەر کوڕ شیعرێکی هەیە باوەڕ ناکەم هیچ ئافرەتێکی کورد لەم جۆرە شیعرەی هەبێ کەژاڵ ئەحمەدمان هەیە قاوەیە لەگەڵ ئەوە بەڵام ئەم ئەتوانم ناوی بنێم ڕچەشکێن چ لە ڕووی ئەوەیە کەوا بەشداری
لە ڕووی نووسین و لە ڕووی سیاسیەوە ئەندامی ئەو حیزبە بوو گلەی لە کە سوکاریەکە ئەڵێ کە سوکاری کۆنەپەرست لە ڕێما بوون بە بەرهەڵست پیان وتم کیژێکی وەک تووە چی لە دەستێ ئەی ڕەنجەڕۆ ئەڵێ ئیشەکەی من هەفتەی 2 جارە من ئەڕۆم بۆ کۆبوونەوە بەڵام لە شعرێکی ترە لە مەسەلەی خۆشەویستیا دەڵێ گیانە کە تۆمەی ئەەکەی نۆش کام بادەیە ئەتکا سەرخۆش ئەوەی لە لێوی ئاڵەوە یا ئەوەی دەکرێتە پیاڵەوە کە تۆ خاوەن ئەممەیەبی خواردنی مەیتر لە چی یعنی تۆ سەیریکە ژنێک بەم شێوە جوانە ئەو شعرە دەڵێ ئەوەکو نمونەیە کە من بۆ ئێوەی باسەکەم بەڵێ دکتۆر گیانم من پێم خۆشە ڕای بەڕێزت وەکو ئەو هەموو ئەزمونەی کە هەزە لەسەر قەڵەمی ژنان بە تایبەتی ئێستا چۆنە تۆ خۆت ڕازیت لە قەڵەمی ژن لە ئەمڕۆدا خەندەگیان من دائیمەن ئەمڕۆ بە دۆنێ بەراورد دەکەم من گەشببینم و دڵخۆشیشم و باوەڕیشم بەوەیە ڕۆژ بە ڕۆژ ئافرەت بەرەو پێشەڕەوە شان بەشانی پیاوەکانیان من لە دوای ڕاپەڕینەوانە لە دوای ڕاپەڕین تا کۆڕەویەکە ئافرەتمان لە ڕووی ئەدەبیاتەوانە کەم دەرەکەوت بەڵام ئەتوانم بڵێم لە 2000ەکانەوە بەزەقی ئافرەتاتە ناو کۆڕی ئەدەبیاتەوە یەکێک لەو شعرانە لە کولێش ئەهاتمەوە ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام گوڵێکی زۆر جوان بوو دووسێ کەسیش دەورەی ئەو گوڵیان لیا بوو هەم گوڕەکە و هەم کوڕەکە وایان لێ کردم کە من بگەڕێ ماڵەوە مێشکم وەکو جەنجاڵ بوو نەمەزانی شتێک لە ناو دڵمایە ئەبێ دەری ببڕم ئێستا دەریە بڕۆ گیانە لەو کاتەی تۆ زویریت لێم لە دووری تۆدا وەک مۆم ئەسووتێم فرمێسک وێنەی دڵۆ پاوی مۆم لە چاو ئەباریە و بە دڵ خەمەخۆ بەڵام فرمێسکی چاوانی پڕگل ئەیهۆنمەوە وەک ملوان کەیمل بۆتی ئەنێرم لە باتی دیاری منی تیا دیارە بۆ یادگاری تکەی تواوە بۆ مۆم نیشانە کە سەرنجامی بەگەڕ سووتانە ئەو فرمێسکانەی منی شەروایە واتە نیشانەی سووتانی تایە کە دڵ ئەسووتێ لە داخی تۆدا فرمێسک ئەڕژێ لە ئاخ و سۆدا دەمخۆش دکتۆر پرسیارێکم هەیە بەڕاستی ئەوە کارێکی وەکو مێژوو ساڵی 1990 لە میسر یەکێک لەو نووسەرانەی میسر کە بەڕەچەڵک کوردیە قاسم ئەمین کتێبی تەحریر المەرئەواتە ڕزگاربوونی ئافرەت ئازادبوونی ئافرەتی نووسی ئەم کتێبە وەکو بۆمبێک تەقیەوە لە ناوەم کۆمەلگا ڕۆژهەڵاتیانە کە ئافرەت زۆر کۆی لە بوتیایە کاریگەریەکەی گەشتە عێراق گەشتە سەر شاعیرانی عێراق وەکو جەمیل سدقی زەهاوی و گەلێک شاعیرانی ترکە ئەویش هەر کووردە ئەو کاریگەریەیە کە گەشتووەتە بەڵێ ڕەسافی گەشتووەتە شاعیرانی کوردیش ینی من پێم وایە ئەو کاریگەری ئەو کتێبەیە کە زۆر ڕاستەکەی گەشتووەتە سەر شاعیرانی زۆر جوان بۆی ڕۆشتووی خۆزگەم لە بەشی کوردی بوویتایە زیاتر شانازیم پێوە کردی ینی پێم خۆشە ئەم عەرەب ئەڵێ تەئسیر و تەئەسسور یعنی کاریگەری ئەوان لەسەر شاعیرانی ئێمە ئەمەی کە تۆ ئاماژەت پێ کرد لە سلەیمانی ئەتوانم بڵێم لە چلەکانە کاریگەر بوون بە ئەدەبیاتی عەرەبیەوە ئەو شیعرەی کە هی قاسم ئیسفری حیجاب یا بنەت الفاری ئەمەی زۆر کاری هەبوو هەروەها زەهاویش یعنی کە بە عەرەبی ئەینووسی بتەوێ نەتەوێت ئەدیبان و نووسەرانی ئێمەی ئەو سەردەما وەی زەهاویشە هەمان شەوێ ئیسفری فەسفورە للناسی صبحون بەڵێ ئەم شاعیرانی کوردی ئێمە بە تایبەتی شاعیرانی ئەتوانم بڵێم نوێ نووری شێخ ساڵح بێکەسی شاعیر گۆران تا ڕادەیەک کاریگەر بوون بەو شیعرانەی ئەو سەردەمە و لەو سەردەمەیشا میسریش و کوردستانیش هاتوچۆی هەبوو لە ڕووی خوێندن و خوێندەوەی چکە جامیعەی ئەسەر ڕۆڵێکی جوانی هەبوو
لە مەسلەی ئەدەبیاتی چ عەرەبی بێ چ شاعیرانی خۆشمان بێ لەو سەرە یا مەلاکانمان بێ کە چوونەتە ئەوێ زۆر ئێستا ئێمە زانا و دانامان هەیە کە خریجی ئەسهرن ئەباسی ئەو مساوات و یەکبوونە ئەکە کاتیەوە هاتووە شارێکی تر بکەین بە میوان. ژنە کە جیلوەی حوسنی بە عیشقەکە پەرواز، ژنە کە قووەتە خاتە خەیاڵی ڕەقسەنگیز، ژنە مولدی عیشق و ژنیشە عشق نەواز، ژنە کە تاری ڕووبابی حیاتەکە تەزیز. سەمای واسعی دڵ گەر لە ژن بکەی خاڵی، تەجەلیاتی بەدایع غروبەکە دەیجوور، بەسەر سەمای تەهیدا گوشا دەکا باڵی، لە کەوکەبی ئەمەلت ونە بێ تەبەسسومی نور. ژنە کە گەوهەری سەرتاجی احترامە، ژنە بە نووکی نەشتەری ئەڵماسی تیژی عشق و غەرام، خطوتی قودسیەتی حەکراوی قەلبی منە، بە سحری خارقی ژن پڕ قەریحەمە ئیلهام. دەم خۆش کاک حەمیدیان، زۆر سوپاس. دەست و پەنجە خۆش بێ خاتونجان. دکتۆرگیان وەکۆزانین گرنگترین بنەماکانی پێشکەوتنی کۆمەڵگە پەروەردەیە و ئێمە قەڵەمی پەروەردەشمان هەیە، قەڵەمی پەروەردەی مناڵانمان هەیە کە یەکێک لەوانە دایکی سۆلافە. بەڕای تۆ گرینگە ئەم شێوازە لە نووسین بۆ ئەوەی هەم بتوانین کەوە پاراستنی هاوسەنگی ژەندەری دروست بکەین بۆ ئەوەی ئافرەت زیاتر بتوانێت ئازاد ببێ. بێگومان ئەمەش لە ڕێگەی ئەوەوە دێت کە دایکێکی ڕۆشنبیرمان هەبێ و بتوانێت مناڵێکی باش پەروەردە بکە بۆ ئەوەی دوجار کە دێتە ناو کۆمەڵگەوە بڕیاری باش و هەڵوێست و کردداری باش بکە. خەندێکیان ئەم هاوسەنگیە زۆر زۆر گرنگە. ئالێرەدا مەسەلەی جەندەر دروست دەبێ. کاک حەمید ئاماژەی بە شعرێکی گۆرانی شاعیر کرد. گۆران وا چووەتە ناو ناخی سروشتەوانە هاوسەنگێکی دروست کردووە کە ئەم سروشتە بە تەبیعەتی خۆی بە سروشتی خۆی بەوەی کە پیاویشی تیاژی، بەڵام ئەگەر هەر پیاو بێت لە ناو کۆمەلگە قیمەتی نییە. بەڵام تەبیعەت هەرگیزا و هەرگیز بێ ڕووناکیە بێ بزەی ئازیز چەند لەوێەوە. زۆر سپاس دکتۆر بۆ ئەو هەموو زانیاریە بە نرخە بەداخەوە ئەم بەرنامەیە ئەوە زۆر دوور و درێژتر بۆیە چکە ئەم بابەتە زۆر هەڵەگرێ بە کوردیەکەی خۆمان ئەڵێن ئەم هەوی لە زۆر ئاوە کێشێ. لە کۆتایی بەرنامەکە زۆر زۆر سپاسی ئامادەبوون تەکەین و زۆر سپاسی ئەوە ئەەکەین کە کۆمەڵێک زانیاری بە نرخی پێبەخشین دەربارەی هەشتی مارس و دەربارەی مافی ئافرەتان. منی زۆر سپاسیەوەکەم. زۆر زۆر سپاس. خۆشم ئەمڕۆ. دکتۆرگیان هەروەها زۆر سپاس بۆ خات و کاتیا یونس کە بە ئامێری تار بەشدار بوو لە بەرنامەکەمانە. تۆش دووبارە بەخێراتی. هەروەها سپاس بۆ هاوکارم خەندەخان. سپاس بۆ تۆش. بینەرانی خۆشەویست، بەرنامەکەمان کۆتایی پێدێنین بە شعرێکی شاعری گەورەی کورد مامۆستا شێرکۆ بێکەس کە بۆ هەشتی مارسی نووسیوە. تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی قەلەندەرخانە هەر شاد و کامەران بن. هەشتی مارس تۆ یەک ڕۆژ نیت، هەموو ساڵیت. تۆ یەک وشە و یەک کتێب و یەک گڵۆپ و یەک نیگار و یەک تابلۆنیت. گەر دەقیقەیەک دیار نەبی، سعات دڵی ئەوەستێت و ماڵ کوێر ئەبێ و پەلکە یای ساوا ئەمرێت و شەقا مەگری و باڵندەکان ڕەشپۆشن و شەریش بۆ خۆی هەڵەوەرێ. تۆ بە تەنها بای بارانی هەشتی مارس نیت، ئەی قوڵپی خوێنی هاوین و پرچی شەوانی پاییز و کلوی بەفری خۆشەویستی. گەر تۆ نەبی ئەبێ کێ بێ؟
ژن 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 تۆ ژیان